چێ سعدی لەگەڵ ژنێک بینیویانە لە ناو هەولێر. سعدی لە هەولێرە لەگەڵ ژنان؟ خوشکم تۆڵی باوەڕ بە من ناکەی بۆ چاوانەی خۆم بینیم سعدی دەستی لە ناو دەستی ژنی کابوو لە پارێک. ئەلو هەنار ئەلو 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 خوشکم ئەو بەجددیتە؟ ئەنجا وتم بە ئاگادار بی کە سعدی خیانەتت لێیەکە. باشە خوشکم دەست خۆش بێ. سعدی بوویە و پیاوەی خیانەت لە من بکەی؟ سعدی ئەو پێ نەگەیشتووە. چ بکەم؟ وەرزەکەی بگۆڕم وەرزەکەی بگۆڕم. خۆیشی خوددایە بانگەچکە پێڕا دەگاتن ئەو کاتی نییە باشترین هەنجی دنیای درۆ دەکڕم. حەیرانی بم. باشە ئەوە فڕێ بە منەوە ناخۆم ئێسەوە تاڵە. نەمە زۆر خۆشەوە. مەیخۆ زۆر مزدەم. تەلەفۆنی کێیە؟ کێیە؟ ئەوە چی بۆ ئەلەرزی؟ هەنارە وازمان لێ نایەنێتەی بێدەک بە بێدەک بە. ئەلو حەیرانی بم. سعدی ئەوە لەکوێی؟ والله ئەوە لە ئیش و کارم وا لە دووبەیمە. کاکە دوای دەتوانین تەلەفۆن بکەیەوە؟ هەی درۆزن تۆ لە هەولێری درۆ دەکەی؟ هەنار ئەوە قسەیە دەکەی؟ هەولێری چ؟ سەبری برادرم توی بینیوە لە پارکی دەستە لە ناو دەستی ژنێک بووە. من لە دووبەیمە کورە سەبە کەنجی ڕاز دەکە سەبە چاوی تەواو نییە تازە چاوی عملیات کردیە دواتە کەنجین بەجێی سەبەت گرتیە سەبری بەس درۆی دەکاتن. ئێستا بە دەهامی برام دەڵێن ئەو مۆزوع چارە بکە. نەکەی بە قوربانت دەبم نەکەی دەهامی تێبگەینی دوایە دەبی شت تاکیدی لێ بکرێتەوە. دوای تو کەنجی نێژنەچی وها غەریبی بە قسەی ئەولا ئەولای بکەی. حەز دەکە ئێستاکە نییە ئەوە لۆ دەکەم و کامیلە لە بۆ دەکەمەوە بەس خەتم لێرە باش نییە خەتم باش وایە ئێستا کەتەم کردەوە. ئەلو 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 تۆ بێتەوە پیاوەی خیانەت لە من بکەی دەرحەقت دێم سعدی. فۆتە بۆ زۆر بکەین کورە سەبامەی دیت سەبا سەبە کێیە؟ کورە سەبە برادەری هەناریە دەترسێم هەنار بێتە ئێرە. اینجا بابێ بە پێشم کۆ بە قوربانتە نایە زوو بە پێشم کەوە نایە هەتا دەهام نهاتیە بەو چەخوانەی پارچە پارچە بکە بە قوربان بە پێشم کەوە نایە وەڵڵا بە پێشم کەوە بە پێشم کۆ بە قوربان بە پێشم کەوە